باشە بابچین بۆ پەرەبێدانی مرۆیی لای خۆمان. پەرەبێدانی مرۆیی لای خۆمان چێشتی مجەورە، یعنی تۆ قابلمەیەکە هەیە ئەها ئەڵێ زوو مجێوری فەقیر ڕۆشتووە و تێتی کۆمەڵی فەقیمانەیە نان نییە بیخۆن با بچم لە لادێگەشتێکیان بۆ کۆکەمەوە چوە بۆ ماڵەکە تەقەیەکی لێیەوە مشتێ ساوەریان کردوتە ناو قابلەمەکەی ئیتر قابلەمەکەی نەگۆڕیوە چوە بۆ ماڵەکەی تر مشتێ نیسکیان تێکردو جاریوە بە فەقیرە کاتێ هێناوێتیەوە ئەم فەقیە داماوانە ئەوانی کە ئێستا بینین مامۆستا ئاینیەکانمان مەلاکانمان ئەوانی کە پیرن لەوەی زۆریان ئەم وەزعانیان فەقیرە بینی بێ ئەم چێشتی مجەوەریان پیاوە ئەنی فەقیرە هەموو شتێکی تیا ئەخە کەی خۆشە بە ڕێزان تو بێنە گەشتای خۆت ساوەر و فاسۆلیا و تەماتەی سوورکرا و هەموو ئەمانە بگەیتە ناو قابلچی دەرەچە ئێستا پەرەبێدانی مرۆیی لە کوردستان و لە وڵاتانی عەرەبی ئەمەیە با بچین بۆ ئەتەنمیە ئەلبەشەریە ئێستا ڕۆشنبیرەکانی ئێمە کارەساتەکە لێرا دروست بوو لە کوردستانە بەڕێزان من بۆ معلوماتان لە ساڵی 94 خەریکی ئەم بابەتە بووم 94 هەتا وەکو 2004 وشەی پەرەبێدانی مرۆییم نەبیستووە یعنی 10 ساڵی ڕێک من مطالعەم کردووە لە بواری سایکۆلۆجی لە بواری خۆپێگەاندن لە بواری خۆباشکردن نەمزانیوە پێی ئەڵێن پەرەبێدانی مرۆیی لە 2004 من دەورەم ئەوتەوە لە 2006 و 7 سەیرەکەم ناویان ناوم شارەزا لە بواری پەرەبێدانی مرۆیی کە بەڕێزان دوایی تازە و میلەتە پێ بە مشتاڵە پەرەبێدانی مرۆیی چی لێ بکەین هاتم لە کەناڵی پەروەردەیی کورە لە پۆست لەم لا لەولا ئەی هاوار بابیجان پەرەبێدانی مرۆیی خەڵەتە ئەمە پەرەبێدانی مرۆیی نییە نەخێر تازە ڕاز نابێتەوە ڕاهێنەری نێودەوڵەتی پەرەبێدانی مرۆیی ڕاهێنەری نێودەوڵەتی پەرەبێدانی مرۆیی بەڕێزان ناونیشانیوان نییە شتی وامان نییە هەر ئەم ناونیشانە نییە یعنی غەڵەتە ئازیزەکان بۆیە گەنجێک کە ئەڕوا لە موئەسسەسەیەکی نێودەوڵەتی TOT ئەخوێنێ پێی ئەڵێن تۆ ڕاهێنەرانت خوێن لە فڵان دەستگای نێودەوڵەتی دەستگاکە نێودەوڵەتیە نەک ئەم یعنی من ناتوانم بەخۆم بڵم ڕاهێنەری نێودەوڵەت خۆ مەرجنیە من ئێستاکە لە ئەوروپاوە دانیشتم دەرس بە تۆڵم تۆ ئیتر من ببم بە ڕاهێنەری پەرەبێدانی نەخێر بەڕێزان ڕاهێنەری پەرەبێدانی مرۆیی ئەو کەسەیە کە ئەچێ بۆ چەند وڵاتێکی جیاواز لەوێ خەریکی بواری تەنمیە بواری ڕاهێنانە باوا بڵێ بواری ڕاهێنانە بەڵام هەر پەرەبێدانی مرۆیەکەش هەر غەڵەت بابین تەماشایەک بین تەنمیە ئەلبەشەریە بڕۆ سێرچکە لە عەرەبیە وەکو چێشتی مجەورەکە هەموو بابەتێک بۆێنێ خورافاتی هندی بۆ ئێنێ بە ناوی تەنمی بەشەری باشە خورافاتی هندی 5,000 ساڵ لەمە پێش مۆزوع بۆ ئێنێ لە سین کاتێکە سەرەتاکانی عیلم بووە وا لە دنیا تێگەشتون لە سین مۆزوع بۆ ئێنێ هیچ 3,000 ساڵ 4,000 ساڵ 5,000 ساڵ لەمە پێشی سینە هاتوو بە ناوی پەرەبێدانی مرۆیی بە تۆ یەفرۆشێت و تۆش ئەچی قسەکانی ئەوانیش دووبارە ئەکەیتەوە حرەکاتەکانی ئەوانیش ئەکەی بەڵام نازانی ئەڵی من چوون بۆ پەرەبێدانی مرۆیی چکە تازە ناومان ناوە ئەمە چێشتی مجێوەری دەخوا مشتێکی تازیە بێتەوە بەڕێزان لە دنیای عەرەبیە کابرا فاڵیش بگرێتەوە ئەتوانە ناوی بنە پەرەبێدانی مرۆیی تەنمیە بەشەریە بۆیە کۆمەڵێک کەس هاتن ئەمانیش خراپیان کرد هێرشیان کرد لەسەر پەرەبێدانی مرۆیی و ڕەخنەیەکی زۆریان لێگرت و بە خەڵکیان وت بە کۆمەڵێکیان وت کاکە ئەمە ئیلحادە ئەمە غەڵەتە ئەمە کوفرە ئەمە چییە بۆ لەبەرەوەی ئەمانیش عاقڵانە و عالمانە نەچوون دیراسی مۆزوعەکان بکەن ڕۆشتن لە ڕاهێنەرێکی عەرەبیەوە سەیرەکەن خەریکی چیە ئێوە لازانەمە غەڵەتە ئێکەواتە ئەڵێن هەمووی غەڵەت کاردانەوەیەکی غەڵەت دروست بوو کاردانەوە غەڵەتەکەش لەوەی تر خەڵەتتر واتە ئێستا ئەوانەی زۆر پشتگیری پەرەبێدانی مرۆییەکەن لە غەڵەتان ئەوانەی زۆر دژایەتی پەرەبێدانی مرۆییەکەن لە غەڵەتان هەردووکیان غەڵەتن ئەبێت تۆ بەڕێزان خەڵکە ئاساییەکە خەڵەتە قەینا بەڵام تۆ موفتیەک نابێ غەڵەت ئەبێ بی لێکۆڵینەوە
مفتیمان هەیە لە جیهانی ئیسلامیە نەفەری ئەچێتە لای ئەڵێ ئەم ئیشە ئاوایە حەڵاڵە یا حرامە ئەڵێ ئەوەیە حەڵاڵ یەکیشکە ئەچێت باسی ئیشەی بووەکە ئەڵێ حرامە یا حەڵاڵە بەنوعچکە باسیەکە حرام دوای سێرەکەی ڕێیەکەی هەر ئەمە وتیتە حەڵاڵ هەر وتیتە حرام بۆ نابێ فتووا بێ دنیا پێش کەوتووە چۆنە بێ مفتیوا بیرکاتەوە ئەسڵان من لێرە و ڕێیەکی خۆمەڵێم تەسەورەکەم ئێستاکە 206 کەس گوێی لە دەنگمە و لەوە چه کەسیشی جابێ مامۆستای ئاینی بێت ئازیزان و خۆشەویستان فتووا وا ناکرێت فتووا تو ئێستاکە دنیا پێشکەوتووە خەیرۆمەند هەیە ساڵانە بە چەندەها دەفتەر پارەیە دەیبا کەمێ لەو پارەیە ئێوە بن بە 2 توێژەر بڕۆن لێکۆڵینەوە لەسەر شتەکە بکەن لەسەر بنەمای عیلم تۆ بێ بڵێ ڕێنمایی دەرەکەم مسلمانان ئەم شتە ئەڵێ ئەم ماسە مویەکی تایە بە ئاگادار مەیە یەکسەر حرامیشی کەیت چکە تۆ ناتوانانی بڵێ ئەو ماسە مەخۆن مویەکی تایە یەکسەر مەیە بڵێ ماسەکە حرامە مویەکی تایە ئەبێ بزانی کە تۆ بەرپرسی لە بەرامبەر خۆ ئازیزان عقلیەتی فتوادان بەم شێوازە لە هەموو کایەکانە هەیە طبعاً تەنها مامۆستایانی ئاینی نین هەمویان ئێمە ئازیزان ئێستاکە کاتێک کە مامۆستایەکی ئاینی غەڵەتەکە غەڵەتین ئەگەر بێت و وابزانین مامۆستایانی ئاینی غەڵەتن غەڵەتین ئەگەر بێت و وابزانین دینەکە غەڵەتە ناکرێ یعنی ئەمە بیرکردنەوەیکی سەقەتە بۆ هەموو بوارەکان وایە بۆ نمونە کەسانێک باسی ئیسلامەکەن کە ئەیبینی بۆ نمونە برادرە گەیوی وڵای هەرچی لە دەوروبەرمە باسی ئیسلامەکە زۆربیان زۆر کەسی خراپن ئەمە ژینگەکەی ئەم وایە ئیسلام بەریە لەم تاوانانە باشە عیلم یان کەسانێک لەباری پەروەردە ئیشان کردووە لە بوارە ئەمانیش بەرین مەرج نییە تۆ هەمویان بڵێ هەرموتان تەعمیم غەڵەتە ئیتر تەعمیم بۆ هەر کەسێ بێت غەڵەت بۆیە بەڕێزان ئەگەر هاتوو ئێمە لە ناو قەشەکانی مەسیحیەتە کۆمەڵێکمان بینی خۆی گەورە باسییانەکە پارک کۆکەنەوە باشە یەکنیزونە الذهب والفضة بەڵام هەر خۆی گەورە باسییانەکە ئەڵێ ئەمانە باشترین دۆستی ئێوەن چونکە لە ناویانە قسیس و پیاوانێکی ئاینی هەن کە هێشتا ئینسانی چاکن یعنی کە تۆ چویتە کۆمەڵگایەک بە احتیمالی زۆر قەشەکە باشترە لەوی تر بە احتیمالی زۆر ئەبێ وابێت ئەبێ قەشەکە باشتر بێ لەوی تر و هەرواشە یعنی من تەسەورەکەم من بچم مەسەڵەن شەوێک میوانێک بێ لەم ماڵا بمێنێتەوە قەشە بێت بە احتیمالی زۆر مرتاحترم تا هەر مەسیحیشی تر بێت ئێکەواتە بەنسبەت ئێمەشەوە هەروایە ئەگەر بابەتەکان هەمووی ڕوون بێ لە بەرچاوتان بەڕێزان کۆمەڵێ دکتۆر بازرگانیەکان هەموو دکتۆرە خراپ نیە کۆمەڵێ مەلایەتی ناشرینەکەن ئیسلام بەریە و مەلاکانی تریژوانین چەندین مەلامان هەیە کە من ئەڵێم مەلا یعنی بەڕاستی پڕ لە عیلم بەو زمانە قسە ناکەم کە خەڵکێڵە بۆ ێژناڵم پیاوانی ئاینی چکە پیاوی ئاینیمە هەندیە لە دینی ئیسلامە ئەمانە هەیەە زۆر زانایە بەڵام من ئەمێ کارەساتان پێ بڵێم لە هەموو بارەکانە وای لێ هاتووە زاناکە کە زۆر شارەزایە محازەرەی یاوە لەسەر ئەوەی ڕیبا حرامە ڕۆشتوم سەیرم کردو 300 نەفەر سەیری کردووە دانەیەکیش لەو لاوە هاتو هاوارەکە هیچ نە دینی گەیاندووە نە عیلمێکی گەیاندووە نە باسی ئاەتێکی کردووە نە باسی فەرمودەیەکی کردووە بە هەزاران نەفەر سەیرەکە بۆیە تۆ نابێ بێ بڵێ وەڵا ئەمە مەسائینە ڤیو زۆرە ئەمە مەسائینە ڤیوی کەمە تۆ ئەگە بەدوای علومی شەرعیەی خەڵک تاقەتی تێگەشتنی نییە بەڕێزان خەڵک خۆ ناوێ فێر بێت ئەگەر تۆ ئەتێ فێربی کەواتە شوێنی ڤیو مەکەوە شوێنی ئەو مەکە ڤیو زۆرتر بێت ناوبانی زۆرتر بێت نا گوێی لێ بگرە تۆزی گوێ بگرە بیرکەرەوە ئەزانی کە ئەم قسانە قسەی عیلمین باشن دڵسۆزانن یان نەخێت کەواتە لە هەموو کایەکانە وامان لێ هاتووە ئازیزان کە من بۆیە زۆر باسی ئاینم کرد چونکە ئەمە ئەبێ باشترین بێت ئەبێ ئەو کەسەی پێیوەستە بە ئاینەوە ئەبێ باشترین بێ هەمووشمان قەناعەتمان وایە بێ باشترین بێت بۆیە ئەم بوارە ژوایە کەواتە هەموو بارەکانی پێش وایە اینجا چ جای چێشتەمە جێورەکەی کە ناومان ناوە تەنمیە ئەلبەشەریە تەنمیە بەشەری بەڕێزان لە ئێستا لە دنیای عەرەبیە کە ناوبانگی بەم شێوازە پێیان کرد لە کوردستانیش هاتین ئەو مۆدێلەمان دروست کرد لە کوردستان
ئایا ئەم شتە لە ئەوروپاش هەیە؟ بەڵێ بەڕێزان هەیە. خەڵەتاندنیش لە ئەوروپا هەیە، بە ناوی عیلمەوە قسەکردنیش لە ئەوروپا هەیە، لە ئەمریکا هەیە. کەسانێک بە ناوی ئەوەی تۆ دەوڵەمە نەبی، تۆ سەرکەوتوو ئەبی، تۆ چی ئەبی، خەڵکە خەڵەتێنن. بەڵام کەسانێکیش هەن بەڕاستی خاوەنی حکمت و دانایین، کاتێ پێتەڵێ وا دەوڵەمە نەبی ئەبیت، ئەگەر بەگوێی بکەیت و احتیمالی زۆرە ببیت، بەڵام نابێ بڵێ یەقین ئەبیت. کاتێ کەسانێک هەن لە ئەمریکا پێتەڵێن تۆ سەرکەوتوو ئەبی لە وەرزشەکە تا ئەبی بە بەتەڵ، احتیمالی هەیە گە ڕێنمایەکان جێبەجێکی وا لێ دەرچێت. یعنی لەم بوارەشە لە ئەمریکاش هەر هەمان پاس و حەمامە، کەسانێکن خەریکی فروفێڵن، کەسانێکن قسەی عیلمیشەکەن و قسەی ناعیلمیشەکەن، کەسانێکن قسەی ناعیلمی ئەفرۆشن بە ناوی عیلمەوە، و ئەبێت تۆ ئاستت بەرز بێتەوە بۆ ئەوی لەمە تێبگەیت. ئازیزانی من، پەرەبێدانی مرۆیی یا پەرەبێدانی خود؟ لەم دەقەوە مەڵێ پەرەبێدانی مرۆیی. ئەمەی کە ئێستا ناومان ناوە هەندێک لەمە ئەسڵیەکەیە، ئەوە پەرەبێدانی خودە. باسی ئەوە کا چۆن پلانێکی استراتیژی دابنی، باسی ئەوە کا چۆن خۆت بناسی، باسی ئەوە کا چۆن نەبی بە خوێندکارێکی سەرکەوتوو، باسی ئەوە کا چۆن بازار سازی بۆ شوێنەکەتەکەی، چۆن ئیشەکەت باشتر ئەەکەی. ئەمانە زۆربەی ئەچێتە قاڵبی پەرەبێدانی خودەوە. چۆن کەسێکی زیرەکبی، بەتوانابی، باوەڕت بەخۆتە بێ، ئەمانە پەرەبێدانی خودن. مۆزوعێکە بچووکترە لەم ناوە قەبەیەکە ناومان ناوە تەنمی بەشەری. بۆیە سێلف دیڤلۆپمنت ڕاسترە لەوەی کە بۆ ئەم مۆزوع بڵێ هیومن دیڤلۆپمنت. هیومن دیڤلۆپمنت ئەوە باسم کرد. تەنمیە ئەذاتیە معقولترە لە تەنمیە البەشەریە. باشە. جا بەڕێزان، لە زمانی عەرەبیە تەطویر الذات، چۆن خۆت باشەکەی، لە تەنمی بەشەری کەلیمەکە دەقیقترە. لە زمانی ئینگلیزیشە سێلف هێڵپ دەقیقترە. کاڵەن سێلف هێڵپ یعنی چی؟ خۆت ئەچی کتێبە خوێنیتەوە دەورە ئەبینی بۆی خۆت فرای خۆتکەی و خۆت باشکەی. لێرە ئەمە بەدڵمانە شتەکە تا ڕادێک ئەگەر هاتوو زانستی و باش بوو. ئێستا هەر بە خێرایی من خۆم پێدەگەێنم یا خۆمە خەڵەتێنم. ئەم پرسیارە لە خۆتکە بەچیا بزانی ئازا من ئەمێ بە عەمەلی شتێکت پێ بڵێم هەر ئەم شەو تۆ بزانی ئایا تۆ ئەتێ خۆت پێ بگەینی یا تێ خۆت بخەڵەتێنی. یەکەم، من خۆم پێگەێنم یا خۆمە خەڵەتێنم. ئایا خۆشە یا پێویستە؟ ئایا کتێبەکانی ئیبراهیم فەقێ و وین دایر و ئانتۆنی ڕۆبنز و برایان تریسی و ڕۆبرت کیۆساکی و چەنە هایتر، ئایا ئەم کتێبانە خۆشن بۆی ئایان خوێنیتەوە یان تۆ پێویستە؟ ئەگەر پێویستە بیخوێنەرەوە، بەڵام وەکو وتم سەرسفرەکەت ئەمانە زەڵاتەی سەرسفرەکەن. ئەمانە کۆمەڵە هاندانی تایە، کۆمەڵە شتی تایە، کۆمەڵە حکمەتی تایە، کۆمەڵە شتی باشی تایە، کۆمەڵە ئامۆژگاری جوانی تایە. بەڵام تۆ ئەبێ شوێنی کەویت. شوێن کەوتنەکە ئەوەیە کە لە خوێندنەکەت سەرکەوتوبی، لە کار و کەسابەتەکەت سەرکەوتوبی، ئەخلاقی پیشەیی بپارێزی، لە ماڵەوە هەوڵبی پەیوەندیەکانی باشکەی، سەبر و تەحملی خۆت زیادکەی، بچی ئەگەر نەخۆشیەکەت هەیە چارەسەرێکی بکەی، بچی لەمە دوا وەرزش بکەی. واتە ئەبێت تۆ شتێک بگریتە بەر. ئەجینا بەس خەریکی ئەمەبی گۆڕانکاریەکە ڕوونە. وەکوە من دەست سەعات بەس بێن باسی ئەو بۆ بکەم ماسوولکە چۆن دروستە بێ، خۆت نەچیتە قاعەکە و تەمرین نەکەی، ناگۆڕێ ئازیزان. ئیتر قسەکانم خۆشە، عەزەڵاتی تۆ گەورە ناکات. بۆیە کاتێک کە تۆ یی بەدەم ئەم مۆزوعەوە بەس لەو پرسیارە لە خۆ بکە، خۆشە یا پێویستە؟ ئەگەر خۆشە ئەو خۆ خەڵەتاندنە. ئێستا هیوا هەیە ئەڵێ چیە خوێنیتەوە؟ ئەڵێ پەرەپێدانی مرۆیی. چەندێکە خەریکی ئەم بوارەی وەڵا 3-4 ساڵە چیت کردووە؟ وەڵا جارێ هەرە خوێنمەوە. بۆچی خوێنیتەوە؟ ئەمێ خۆم پێ بگەێنم. بەڕێزم تۆ خۆشە بەلات و بۆیە دانیشتی بە دیاریەوە. ئەم کتێبە خوێندەوە و کتێبە خوێندەوە دەورە بینی، ئەمە خۆشە بۆ تۆ، ئەمە خۆشە. ئەبێ تۆ لە پاڵ ئەمە، لە بینی ئەمە بینە زۆرەکە، کاتە زۆرەکە تۆ خەریکی چیت؟ ئەبێ تۆ خەریکی ژیان بی، ژیانێکی تەندروست، خەریکی خۆت بیت، نەک لە پێناوی ئەوە تۆ باشتر بی لە خەڵک، لە پێناوی ئەو خود باشتر بی لە ئێستەی خۆت. جا ئازیزان، ئایا ئەم شتە کاتیە یا هەمیشەیە؟ تۆ ئەچی بۆ دەورەیەک، ئەچی بۆ کتێبێک، ئەچی ئایا بە شێوەیەکی کاتی ئەتەوێ یا هەمیشەیی؟ ئەگەر کاتیە لەوە چه جۆرە بێ لە خۆ خەڵەتان، ئەگەر هەمیشەیە لەوە چ ئەوە ڕێگەیەکی ڕاستە هەڵبژار. ئایا ئەم شتە بۆ ئێستایە یا بۆ ئایندەیە؟ هیوا هەیە ئێستا بۆ بە باو خۆی پێوەێنێ، ئەمە کاتی ئازە. ئایا بۆ ئایندەیان
پرسیاریشکە لە خۆ بکە ئایا بۆ مەبەستی خۆپێگەیانی یا خۆپەرستی ئەتەوێ زیرەکتر بی لەبەر ئەوەی منافیسێکە هەیە ئەتەوێ بیسەلمێنی تۆ لەو زیرەکتری یا ئەتەوێ زیرەکتر بی لەبەر ئەوەی ببی بە طالب العلم کامیان ئەگەر ئەتەوێ زیرەکتر بی لەبەری ببی بە طالب العلم ئەوە خۆت پێگەێنی ئەگەر ئەتەوێ زیرەکتر بی بۆی پێت بڵێن زیرەکە یعنی تۆ تووشی جارن تووش نەخۆشی نەفسی بی بڕۆ نەخۆشەکە و چاک ئازیزان هەندێک کەس ئەیانەوێت تەندروست بن جوان بن دەوڵەمەند بن خۆ هەموو کەسێ زانێت دەوڵەمەندی و تەندروستی و جوانی و زیرەکی و عاقڵی و ناوبانگ و شەهادە ئەمە باشە هەموو کەسێک ئەم شتە باشانی ئەوێت بەڵام لە پێناوی چیاتە ئەگەر لە پێناوی خۆسەپاندن و قسەی خۆفەرزکردن و پۆزلێیان و خۆ بە گەورەزانین بێ ئەمە تۆ نەخۆشیت ئەو شتانە دەرمانی تۆ ناکەن هیچ کاتێک وا نەزانی تو ئێستا فەقیری خەڵک بەکەم تەزانێ لە داخیەوەی خەڵک بەکەم تەزانێت دەوڵەمەند ببی تۆ باشەبی ئەوە تۆ چارەسەری کێشەکەت نەکردووە تۆ چارەسەری کێشەکەت نەکردووە وەکو چی وایە وەکو ئەوە وایە کە تۆ حکایەتێکی عەزیز نەسین هەیە ئازیزان ئەڵێ گوێدرێژێکیان بەستە بوویەوە حکایەتەکە بەم شێوازەیە ئەڵێ لە دوورەوە گورگە هاو ئەیوت گورگ نییە هەر ئەهات نزیکە بوویەوە هەرەیوت گورگ نییە جا ئازیزانی من ئەمە ئێمە نابێ وابی وەنییە یعنی ئەمە خەڵەتە ئەمە خەڵەتێکی زۆر زۆر گەورەیە تۆ لە ناوەڕۆکی مۆزوعەکە ئەگەر شەهادەکەت بۆ ئەوە ئەوێ پێت بڵێن موهیمە ئەوە تۆ نەخۆشی تۆ ئەوەندە نەخۆشی وا ئەزانی کە ئەبێ پێ بڵێن موهیمە بەڕێزان پێویست ناکە پێمان بڵێن موهیمە پێویست ناکە من لە پێناوی خەڵکە بچم عەزیەتێکی زۆر بکێشم شەهادە بەدەست بێن بۆی بڵێن شەهادەیە وەڵڵا ئەوە ناهێنێت ئەوە ناهێنێت لەبەرەوەی کە من ئێستاکە ئەمەوێ نەقسی خۆم پڕکەمەوە خۆم بەکەم نەزانم هەر بە زۆر بچم خۆم دەوڵەمەندە طبعاً بەڕێزان ئەمانە لە ڕێگاکە شەهادەکە بەدەستێنە عیلمەکەی بێنی یعنی شتەکە سەقەتە بێ دەوڵەمەندە بێ بەڵام بە فڕوفێڵ یعنی زۆر کەم بە دروستی شتەکەش پێگا ئەگەر بە دروستیش بگەی اینجا بزانە کە تۆ خۆت خەڵەتاندووە و تۆ نەخۆشیەکەی خۆت چارەسەر نەکردووە بەڵکو نەخۆشیەکەت هەر لەگەڵ خۆتا بردووە با نەخۆشیەکانمان چارەسەرکەین لەگەڵ خۆمان نەیبین ئازیزانی من ئایا تۆ بە هۆکاری خۆ بەکەم زانین خۆت پێگەێنی یا لەبەر خۆ بەکەم زانی شەر ئەیڵێمەوە ئایا تۆ بە هۆکاری خۆ بەکەم زانینەکە تا زانی و تە بۆچی خۆ بەکەمە زانی نەقست هەیە ئەتێ نەقسەکان پڕکەیتەوە یان نەخێر ئەتەوێ لەبەرەوەی تۆ خۆ بەکەمە زانی پەلامارەیت ئەمە جیاوازی خۆ پێگەیاندن و خۆ خەڵەتاندنە ئازیزان و خۆشەویستان باز لەوە ئەکەم کەم ئەڵێ پرسیارێکی جوانە ئەی چۆن مەبەستە خراپەکە لە خۆمانانە هێڵی باوەڕکەن ئازیزان ئەوەی دەرمانی دەردە خۆناسینە خۆت بناسیە بڕیار بە تۆ کەسە باشەکە بیت بڕیار بە تۆ کەسە باشەکە بیت ئەمە زۆر زۆر مهمە باشی ئەوە نییە پێو بڵێن باش باشی ئەوەیە خۆت لە ناخی خۆتا ئەزانی ئەمە باشت کرد ئەمە خراپت کرد ئێ با بگیان خۆ خەڵک نازانێ خۆ ئاگەی لە دڵی تۆی تۆ خۆت زۆر بەمان ئەزانین ئەگەر تەوفیقی ئیلاهی نەبێت تۆ سەرکەوتوو نابی ئەگەر تەوفیقی ئیلاهی نەبێت تۆ سەرکەوتوو نابیت دەی تۆ کاتێ داوای تەوفیقی ئیلاهیەکەی بە نیەتێکی خراپ هەر خۆت دەزانی دوعاکە و گیران نابێت کەواتە
با بچینەوە بە خۆمانە یەکەم شت بە خۆدا چوونەوەی ئەتەوێ خۆ باشکی بە خۆتا بچۆرەوە ئەتەوێ پەرە بە خۆت بی وەرە نیەتەکانت لەوێ وەڕاستیان کەرەوە من پێم خۆشەکە هەندێک پرسیار نووسراوە یەکێک لەوانە زۆر جوانە ئەڵێ چۆن هەستکردن بە نەخس نەخۆشیە وەرەزان با ناوینن نەخۆش ناویانین چی کەم و کوڕی کەسایەتی هەستکردن بە کەم و کوڕی هەستکردن بە نەقس ئەگەر تۆ زانیت خەلەلێکت هەیە و ئەمە زیرەکیە ئەمە عاقلی ئەمە خۆناسینە بەڵام تۆ لە بەردەم خەڵکا خۆ بەکەم ئەزانی لە چاو ئەو خەڵکە ئەمە نەخۆشیە کەواتە بەڕێزان ئەگەر من هەستم کرد غەڵەتێکم هەیە ئەوە عاقلیە ئەوە زۆر باشە بەڵام ئەگەر لە لای خەڵکە خۆم بەکەم زانی هەستی خۆ بەکەم زانینم هەبوو ئەمە گەورەترین گرفتی کەسایەتیە سبەی تۆ شتێکی خراپە لێ دەرەچێت وەرە خۆ باشکە ئەبی بە سیاسی ئەبی بە سیاسیکی خراپ ئەبی بە بازرگانی بە بازرگانی خراپ ئەبی بە ڕاهێنەر ئەبی بە ڕاهێنەرێکی خراپ ئەبی بە مامۆستای ئاینی ئەبی مامۆستایەکی ئاینی خراپ چونکە هۆکاری شتەکەت ئەتەوێت لای خەڵکە ئەو هەستە و نمێنێت بۆ نمونە بەڕێزان ترسنۆکی بۆ نمونە ترسنۆکی کەسێک ترسنۆکە چیەکات ئەزان چیەکە لای خەڵکە خۆی بە گەورە ئەزانن ئەوانەی خۆیان بە گەورە ئەزانن خۆیان بە مهم ئەزانن یا فشاکەن زۆربەیان ترسنۆکن لەبەر ئەوەی کاتێ ڕوبەڕووی تۆ ئەبێتەوە وا ئەزانێت تۆ پێزانیت کە ترسنۆکە ئەوێ بە فشەکردن بە تۆی بسەلمێنە کە ئازایە دیارە زۆر ڕوونە وایە ئازیزان زۆر ڕوونە ئەوەی کە تۆ ئەیبینی بۆ نمونە ئەچی بۆ لای مدیرێک زۆر خۆی بە گەورە ئەزانێت ئەوە بزانە پێگەکەی لە خۆی گەورەترە ئەگەر من لە ئاستی پێگەکەم گەورەتر بم شانازی ناکەم بە پێگەکەمەوە ئەگەر من بخەنە پێگەیەک من خۆم بچووک بم لە ناخمە ئیتر مەجبورم فشە بکەم مەجبورم بڵم دەست یارە بکەوێتە دوام چونکە من نەخۆشم بەڕێزان ئەم نەخۆشیە نەفسیانە طبعا لە ئەوروپا جۆری نەخۆشیەکە جیاوازە لای خۆمان ئەم جۆرە نەخۆشیانە زۆرن بەس لە ئەوروپا جۆرە نەخۆشیی کە زۆرە بۆ نمونە ئیتر شەو خەوی لێ ناکەوێت تا بەیانی ئیتر لە خۆیۆ شتە شکێنێ لە خۆیۆ مەسەلەن تووشی کە ئابە ئەبێ ئەم جۆرە شتانەمان زۆرە لە ئەوروپا هەل لە خۆیۆ بینی خۆی تێگەیە مەسەلەن قسەی سەقەتە زۆر ڕێزی بەرامبەرەکەی ناگرێت تەعاملی ئیجتیماعیەکەی خراپە لە ئەوروپا ئەم شتانەمان هەیە بەڵام ئەم حاڵەتانەی تر لە ئەوروپا زۆر کەمە بەرپرسێکی ئەوروپی ئەوە بە ئیفتیخار نازانێت ڕسمەکەی هەڵواستن و ستایرە بکەوێتە دوای چونکە ئەم نەقسەیان نییە لە مناڵیە بە سادەی پەروەردەیانەکەن تەمان پەروەردەی ئەوروپا بۆ مناڵ بەعام زۆر باشە مناڵ سادە دەرەچێت مەسەلەن مناڵەکەی خۆی بە گەورە نازانێ مناڵەکەی زۆر شەرم ناکە مناڵەکەی قسەی دڵی خۆی سادە ئەڵێ یعنی هەر بە پاکی تۆزێ گەورە بێ بەس لای ئێمە هەر بە مناڵی فێری فڕوفێڵ و زۆڵی و ئەوەی کە لە کوردیا پێڵێن یعنی ئەو مناڵە زۆر لێزانە زۆر نازانم چییە هەر لە مناڵیە فێری ئەوەیەکەن بۆ نمونە مناڵێکی ئەوروپی سەرنج نایە شتێک ئەبینێ هەست ناکە ینی سەرنجی نایە بەس مناڵێکی خۆمان زۆر بە دیقەت ئەو تەلەڤیزیۆنە بکەوێتە سەر شتی سەرنجایە سەر ئێمە ئاوا پەروەردەیانەکەین ئەوەی ئێمەش غەڵەتە ئەوەی ئەوانیش غەڵەتە بەڕێزە ئەوەی ئێمەش غەڵەتە ئەوەی ئەوانیش غەڵەتە بەڵام لە مناڵەکە بۆ نمونە ئەوان لای مناڵەکە کۆمەڵە قسە ناکەن لای ئێمە مناڵەکە گوێی لە دایک و باوکەتی گوێی لە خوشک و برایەتی گوێی لە براژنەکەیەتی گوێ لە زاواکەیەتی هەموو شتێک ئەزانێ پێشتەمەنی کرد لە ئەوروپا لای ئێمە تووڕە ئەبین ئەڵین بۆ لە ئەوروپا ئەچن سێکسۆلۆجیان پێڵێن مناڵەکە لە پێنجی بدایی مامۆسایە باسی ئەوەی بۆکە کە مناڵ چۆن دروستە بێ ژن و پیا چۆن جووتە بن ئێمە وەکو موسڵمان زۆرمان پێ ناخۆشە ئەویان بۆ باسکەن ئەڵین بەخوا دوایی مناڵەکەمان ئەخلاقی شەڕە بێ
بەڵام ئێمە خۆمان طبیعی ئەخلاقی مناڵەکان خراپەکەین، پێمان ناخۆشە خەڵک بە عیلمی پێیان بڵێ بۆی بپارێزرێ. جا ئەمە جیاوازی پەروەردەکەی ئێمەیە لەگەڵ ئەوانە. ئەوان دوایی مۆزوعەکە هەمووی پێگەێن بەسەرێکە لەوەی کە کەسی ئەگاتە 16 ساڵ مافێکی زۆری بۆ گەڕێنەوە بوو بە 18 ساڵ هەموو مافێکیێنێ و بەرەڵایەکەن و ئیتر ئەوە لەو تەمەنایە کە ئەبێ بەڕاستی دەستی پێوە بگریت لەو تەمەنە ئەوان بەریێن. بەڵام ئێمە هەر بە مناڵی تۆوی خراپی تیاچێنین ئیتر گەورە بوو سیرەکەی لە ناخیا پڕە لە ئەنواع عقدە ئەنواع نەخۆشی نەفسی. ئەوە نییە بڵێ لە گەنجیا بەلا ڕێیا ڕۆشتۆ هەر باش هێناوتە هەموو عمرت بیستوتە پەروەردەیەکی دایک و باوکیان ئێستا پیر بوون مناڵەکانیان گەورە بوون بەڵام ئێستش بڕۆ هەر هەڵگری کۆمەڵی خەلەلی گەورن. جا ئازیزان لە هەموو دنیا کێشەمان هەیە. ئەوە نییە ئێمە بین شەڕی ئەوروپا و ڕۆژەڵات بکەین. شتێک نەماوە بە ناوی جیهانی ئیسلامی ڕۆژاوە. وەڵا من لە ئەوروپا خەڵکانی گەنجە بینم زۆر ئیماندار، زۆر عالم بەدین، زۆر عاقڵ. لای خۆشمان گەنج هەیە کە هەر یعنی بەس یعنی خوا ئەزانێ خەریکی چی. ئێستا باوی ئەوە نەماوە بە ئەوە بە تەعمیم تەماشا نەکەین. بەڵامی تر تا ڕادێک ڕێژەکە وامان پێڵ ڕێژەکەی ئەوروپا بەم شێوازەیە لە مناڵە لە لای خۆشمان وایە. جا خۆشەویستانم شت زۆرە بیڵێین و کاتیش کەمە. من بەڕاستی ئەمێ لێرە ئەوەتان پێ بڵێم جاری ئایندە ئازیزان من باز لە نەزەریە عیلمەکە جاری ئایندە باز لەوە ئەکەم کە زانست چییە؟ بەڕێزان بنەمای زانستی چۆن داڕێژراوە. بەچی بڵین زانست بەچی نەڵین زانست؟ ئەزانن بۆچی لەم ئەخیرانە زانستی سایکۆلۆژی و زانستی سۆسیۆلۆژی واتە دەرنوزانی و کۆمەڵناسی و ئەمانە گەشەی کرد. ئەی بۆ زوو گەشەی ناکرد؟ لەبەرەوەی جاران کۆمەڵشتیان بە زانست نەئەزانی تو ئەو قسانە بکردا بە عیلمیان نەئەزانی. بۆ نمونە لە زمانی ئیبن خەلدونە کە باسی کۆمەڵگاکە کەسەوەی بە عیلم نەزانیوە بە شتێکی خورافی و شتێکی هیچیان زانیان شتێکی زۆر بووینەوە بەلایەنەوە. بەڵام کە نەزەریەی عیلم پێشکەوت بواری کردەوە کە هەندێک شتی تریش بە عیلم بزانرێت سەیرەکەی شتێکی وەکو سۆسیۆلۆجی کە لە دایکە بێ پێشوەخت لە دایکە بێ سەیرەکەی ئەڕۆن ئیبن خەلدون دامەزێنەری ئەم زانستەیە. بۆیە ئازیزان زانست یان معریفە بە شێوە عامەکەی بەرهەمی مێشکی مرۆڤەکانە. لە پێش مێژووی نووسین هەر هەبووە عەقڵ و معریفە هەبووە بەڵام زۆر نەگەیوە هەتا نووسینێتە ئاراوە. نووسینیە بەرەبەرە تەراکومەکە هەندێ کۆمەلگا و شارستانیت لە ناوە چەند بەڵام ئیتر وازەحە ئەو لە ئەخیرا کە ئەگاتە یۆنان و لە یۆنانەوە بنەماکانی عیلم کە کۆمەلگاکانی ئێمە کە ئێستا بوون بە کۆمەلگای دوایی موسڵمان ئەبن ئیسلام هانی زانستی یاوە ئیسلام توانی ڕۆڵێکی زۆر باش بجێڕێ ئەو خەڵکانی کە لە شارستانیەتی ئیسلامی بوون عیلمیان بە پیرۆزانی کتێبیان ڕێزی کتێبیان گرت دەستیان کرد بە تەرجومەکردن دەستیان کرد بە خزمەتکردنی عیلم لەوێ جارێکی کە عیلم گەشەی کرد لە ئیبن هەیثەم و بێرونی و ئەمانە بنەمای کۆمەڵی زانست دامەزرا و فیزیا و کیمیا و ئەمانە هەندەسە هەمویان بەرەو پێش ڕۆشتن و کۆمەڵە بابەتی فیزیایی زۆر گرنگ کۆمەڵە بابەتی کیمیایی زانستی بایۆلۆژی پزیشکی بۆیە زۆرێک لە باوکی زانستەکان مەسەلەن پزیشکیە ئیبن سینایە بۆ نمونە ئیبن خەلدون هی سۆسیۆلۆجی ئەگەر بڕێ وردەکاری لە مێژووی عیلمان بکەی زۆرش لەمانە بینی دوایی هاتوۆتە ئەوروپا و ئەمریکا. ئێستا نابێ ئێمە بۆ عەقڵێتەوە بڵین ئەوروپیەکان واڵێن ئەوروپیەکان ئێمە نا ئەبێ بڵین عیلم واڵێ. ئەگەر عیلم وتی تۆ قسەی من بێ قسەی ئەو بێ کەی کێشەیە؟ عیلم عیلمە یەک و یەکە کاتە دوو مەسیحیە بیڵێ موسڵمانە بیڵێ لە کوردستان بیڵێ لە ئەوروپا بیڵێ. بەڵام دوجار مۆزوعێکی قوڵە چی عیلمە چی عیلم نییە. ئازیزان من زۆر خەفەت بەوە ئەخۆ لای ئێمە خەڵک ئەچێ سەرەتایی تەواوەکە ناوەندی تەواوەکە ئەچێ تەپەیمانگا یا ئەچێتە زانکۆ بە کالۆریۆز ماستەر دکتۆرە ئەبێ بە پرۆفیسۆر نەزەری عیلمی نەخوێندووە. یعنی
ئەمە شتێکی زۆر یعنی کێشەیەکی زۆر گەورەیە. لۆژیکی نەخوێندووە، نەزەری علمی نەخوێندووە، نازانێت چی علمە چی علم نییە، معقولە؟ بۆیە بە ئاسانی لەم سەردەمان لەبەری خەڵک نازانێت چی علمە و چی علم نییە، بە ئاسانی تۆ توانای خەڵک بخەڵەتێنی.